ئەزانمان لە تەوەری دووەم لەگەڵتان دەبین و بەردەوام دەبین و گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی دیکە. بێگومان ژینگە لە کۆمەڵێک ڕەگەز و کۆمەڵێک بەش پێکاتوە، ئاو و هەوا و خاک و هەروەها ئاو و ئەو ئۆکسیجینی کە ئێمە هەڵی دەمژین. بێگومان لە چەند ساڵی ڕابردوودا هەتاوەکو ئێستش باز لە گۆڕانکاریەکان دەکرێت کە بەسەر هەر یەکێک لەم ڕەگەزانەدا هاتووە و کاریگەریشان لەسەر گۆیزەی و کاریگەریشان لەسەر یەکتری. بێگومان گۆڕانکاری لە ئاو و هەوا و کەش و هەوا بەگشتی کاریگەری لەسەر خاک هەیە و خاکیش بەرەو تێکچوون و گۆڕانکاری دەڕوات. باز لەوە دەکەین بزانین ئایا ئەو گۆڕانکارانە و ئەو تێکچوونانەی کە بەسەر خاکدا دێن هۆکارەکەی زیاتر چییە؟ ئایا دەستی مرۆیە یاخود دەکرێت بڵێن بابەتەکە ژینگەیە و گۆڕانکارەکانی ژینگە و گۆی زەوی وای کردووە کە خاکیش گۆڕانکاری بەسەردا بێت. و بزانین ئایا دەکرێت چۆن پارێزگاری لە خاک بکەین و چۆن بزانین خاکێک ببیتە یاخود ئەم خاکە دەکرێت سوودی نەبێت بۆ کوشتکاڵ یاخود هەر بابەتێکی دیکە. و هۆنیا زۆر جار بن بیستومە کە دڵن ڕەنگی خاکیش دەرخەرە بە ئەوی خاکەکە بەپیت بە یاخود سوودێکی باشی هەبێت کەڵەن ئەم خاکە گڵی سوورە یاخود ئەم خاکە خۆڵەمێشیان هەر بابەتێکی دیکەیە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بزانین پشکنانەی کە بۆ خاک دەکرێت بۆ ئەوەی بزاندرێت خاکێکی تەندروستە و خاکێکی بەپیتە. لە هەرێمی کوردستان ئەم پشکنینانە بوونیان هەیە بەتایبەت بۆ جوتیارەکان کە سوودێکی باشی لێ دەبین بۆ ئەوەی بزانن کە ئەم خاکە دەکرێت سوودی لە ببیندرێ بۆ کوشتوکاڵ. یان من پرسیارێکی تریشم هەبوو کە ینی زۆر لە مێشکمی داگیر کرده بوو ئەوەی کە ئایا دەکرێت جۆری خاکەکە بڕیار بدات لەسەر ئەوەی چ جۆرە کشتتوکاڵێک لەو خاکەدا بکرێت کە بگومان ئەم پرسیارش لە میوانەکەمان دەکەین و گفتوگۆی زیاتر دەکەین و زانیاری وتر لەسەر بابەتەکە دەخینە ڕوو با میوانداری دکتۆر سالم نیعمەت پسپۆڕی خاک و ژینگە کە لە سەدۆ لەگەڵمان کاک دکتۆر بزانم ئایا ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر گۆی زەوی داهات و کامیان زۆر کاریگەری لەسەر خاک هەیە و تێکچوونی خاکیش چی ئەگرێتەوە چۆن چۆنیە؟ باش بگورە سپاس. جارێ دوێنێ ڕۆژی جیهانی خاک بوو 5/12 کە لە ساڵی 2013 بڕیاری لێدرا و لە 2014 چۆ بواری جێبەجێکردنەوە. هەموو ساڵێک وەکو ڕێزگرتنیەک و احتیمامدانێک و ڕاچاوکردنی ئەو نعمەتە گەورەی خۆی گەورە کە پێمانی داوە خاکە کە مرۆڤ ئاوڕێکی لێباتەوە و ئاگداری بێ بۆ نمونە بەنسبەت ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی دروستبوونی کێشە بۆ خاک دروستەکەن مەبەست جەنابەتەوە بوو. لە ڕاستیە وەکو لە بیدایەتە باس کرد دوو کاری دوو شێوازێکیان ئەوەیە مرۆیە، شێوازێکیان ژینگەیە بەعام ژینگە هەندێک جار باران ئەبێت هۆی ڕاماڵین و یان نەبوونی باران، بەڵام لە ڕاستیە زیاتر کاریگەری مرۆیەکە زۆرترە. یعنی هەندێک جار ڕەنگە کاریگەری مرۆیەکەش کاریگەری هەبێت لەسەروەی کە ژینگەکە شتێک بدات. چۆن بۆ نمونە ئەگرێمە دەشتەی سەوزاییمان نەبێت کە مرۆڤ هۆکارێکی سەرەکیە لە بڕینەوەی دارەکان و نەهێشتنی سەوزایەکان و دواتریش سەوز نەکردنی ئەو جێگایە بۆ نمونەکە بینین ئێستا دیاردی خۆڵبارین ساڵ بە ساڵ زیاد دەکات کە یەکێک لە هۆکارەکانێتی ئەمە بێتە هۆی ئەوەی کە جەوێکی بارانی دروست نەبێت، جەوێکی شێدار دروست نەبێت، دواتر بارانش دروست نەبێت. کە باران نەبوو یعنی سەوزایی لەسەر ئەو زەوێ دروست نەبێت، دواتر ئەو زەوێ وردە لە ناوچوونەچێت چووکە لە ڕاستی زەویش وەکو جەستەی مرۆڤ وایە کۆمەڵێک زیندەوەری تایە. ئەو زیندەوەرانەوە ئەکەن کە سوڕی ژیانی ئەو خاکە بەردەوام ببێ. ئەگەر ئەو زیندەوەران نەبن ئەو خاکە وردە لە ناوچێ. باشە کاک دکتۆر، سروشتی خاکی کوردستان چۆنە؟ بۆ نمونە باسەوە دەکرێت کە ئێمە ناوچێکین زۆر لەبارە خاکەمان بۆ جوتیاری و بابەتی کوشتتوکاڵی لە کاتێکا ڕەنگە لە هەندێک وڵات و هەندێک شوێنی تروانە بێ ئەم تایبەتمەندیە چییە کە ئێمە هەمانە؟ عفوان بەڵێ ڕاستە طبعاً جۆرە ئێمە چەند پۆلێنێکمان هەیە بۆ جۆری خاک بەپی ما ئەوەی کە خەڵک عاملی تێبگا باسی ئەوە بکەین کە ئەوانەی بەپیتە و جوتێر سوودی لێبینێ. خۆشبەختانەی ئەمە مەساحێکی زۆرمان لەو خاکە هەیە کە بە سوودن. ئێمە 4 نەوعی ڕئیسیمان هەیە پێڵن پلەی خاک خۆ طبعاً 12 دانەیە، پۆلێنیشمان هەیە 8 دانەیە. لە پۆلێنەکانە هەر یەکەمین الحەمدولله، ینی بە تایبەتی منتەقەی ناوچەی حەوزی شارەزور و سلێمانی و ناوچە شاخەکان خاکی زۆر باشن، لە پلە یەکەم دێن لەسەر ئەو 8. لە جۆرەکانی 4 دانەمان هەیە، یەکێکیان لە منتەقەی ناوچەی گەریمانمان هەیە کە پێڵێن ئەریدی سۆڵس. ئەمە طبعاً دوو جۆر هین هەیە، دوو جۆر پۆلێن هەیە. پۆلێنێکی کۆن هەیە لەسەر ئەساسی ڕەنگە، بەڵام ئێستا پۆلێنە تازەگە ناخ لەسەر ئەساسی کۆمەڵێک شتی ترە کە ئەوە ورترە. بەڵێ دەمخۆش لەسەر پێکاتەکەی بۆ نمونەیەکێک لە خاڵەکانی.
خاکی ئەو منتەقانەی زەردن کە پێڵن ئەریدی سۆڵ ناوچەی گەرمیانە ئەمە خاکێکی ڕاستی بەپیت نییە بەڵام ئەکرێتەوە مەسەرەن بە ڕەچاو بکرێت چاک بکرێتەوە ڕەنگە مەجالە بێت دێنە سەری خاکێکی ترمان هەیە خاکی ئینتی سۆڵسی پێڵێن لە منتەقەی پێنجوێنە هەیە من چکە بوارێکی خۆمە توژنەوەکانم لەو لە هەموو شوێنەکانم کردو تقریبا لە گەرمیان زۆرم کردو لە پێنجوێن یعنی بۆیە ئەو جۆرە خاکانەمان هەیە خاکێکشمان هەیە خاکی ڤێرتیسۆڵ لە سلێمانیە هەیە بەڵام ئەمە ڕاستە بە پیتە بەڵام کێشەی تری هەیە ڕەنگە ئەگەر مەجال هەبوو حەزەکەم تۆزی باس ئەوش بکەین و خاکێکمان هەیە کە لە هەموو خاکەکان باشتر لە ڕێی جۆرەوە کە پێڵن خاکی مۆریسۆلس زۆر خاکێکی بە پیتە زۆر چاکە لە ڕووی ڕەنگە و لە ڕووی پێکاتەوە لە ڕووی تخمە خۆراکەکانەوە لە ڕووی هەموو شتێکەوە صفاتی فیزیایی کیمیاوی بایۆلۆجیەکەشی هەمووی چاکە ئەمە زۆرتر لەکوێ هەیە لە ناوچەی حوزی شارە زۆر هەیە و لە ڕووباری لە شانی ڕووبارەکانیشمانە هەیە مەسەن بۆ نمونە ڕێبواری سیروان هەتا کاتە لە گەرمێنش دەرەچێت ئەو ئەرزانی ئەم لە ئەولای هەمووی خاکی مۆریسۆلس و خاکێکی زۆر باش باشە کاکتۆر تێکچوونی خاک چۆن دیاری ئەکرێت بۆ نمونە هیچ پشکنینێک هەیە یاخود هیچ شیکاریەک هەیە کە بکرێت بۆ خاکە بۆی بزانێت تێکچوویانە بڵێ طبعا ئێمە دیارە مەبەستمان خاک جگە لە کشتتوکاڵ بۆ شتی تریش بەکاردێت بۆ مەسەری ئەندازیاری ئەوانەشە بەکاردێت چکە ئەو حتمما ئەو بینای ئەو بابەتەیە کە ئەو بینانەی لە دروستەکەێت و هەروەها موادی ئەساسی هەموو بیناکانە خۆمان زانین هەموو شتێک لە خاکەوە دروستە بێت یعنی گەچ و چیمەنتۆ چوزانم کاش و هەموو شتێک ئەساسەکەی پێکاتە خاکەکانە بەڵام زیاتر ئێمە لێرە دیارە مەبەستمان لە ئەوەی کە قوتی ژیانی خەڵکی لەسرە مەبەستمان بۆ کشتتوکاڵکردنەکەی لێرە چۆن دیاری ئەکرێت خاک ئەگەر هات و بۆ کووتمان هۆکارێکە بێتەوە هۆی ئەوەی کە ڕاماڵین یا داماڵین ئەو خاکی لێ بکە خاکەکە خۆی خاک چەند سانتیمێکی سەروی زۆر گرنگە کە موادی پێکاتەی ئۆرگانیتیە ئەگەر وە ڕاماڵی ئیتر هیچ ئەهەمێتێکی توخمە بەهای خۆراکی نامێنێت لە ڕاستیە چیەکەین ئێمە وەکو پسپۆڕ ئێمە هینمان هەیە با بڵێن مختبەرمان هەیە تاقیگەی زۆر باشمان هەیە لە سلێمانی شەمانە و لە هەموو شوێنەکان تقریبەن هەیە ئەوەی کە زۆر یعنی ئیشەکان ڕەسانەوەی بینەکان پێکێت تحلیلی ئەو ڕگەزانەکەین بۆ نمونە ئەو ڕگەزانە بە قدرێت بەو قەدرەتی وەکو ئینسان چۆن ئەگەر ڕێ ڤیتامین دی لە ئەوە بۆ ئەوە بێت ئەوە نەقسی هەیە خاکی شوایە ئەبێ بۆ نمونە کالسیۆم پۆتاسیۆم مەغنیسیۆم سۆدیۆم کە کۆمەڵێک ڕگەزمان هەیە ئەو ڕگەزانە بە تایبەتی ئەساسیەکان ئەبێ لەوەنە کەمتر نەبن بۆ نمونە نابێت لە 600 ppm یعنی 600 بەش لە ملیۆنێکە کەمتر بێ فحسێکین ئەگەر وابوو بۆ نمونە ئەو کاتە و خاکە مشکلەیەکی ئەبێ چارەسەر بکرێت هەندێک جار نە هەندێک جار ژەهراوی ئەبێت یعنی پێکاتەی توخمە خۆراکەکان زۆرە بن ئەو کاتە شەرەبێ عیلاج بکرێت بە شێوازێک لە شێوازەکان عیلاجکرێت ئەنجا کێشەیەکی ترمان هەیە لە ڕاستیە بەعام لە عێراقە مشکلەی خوێبوون دروستبوونی خوێ بەڵام لە کوردستانە نیمانە لە بەروی خاکی ئێمە عادەتەن خوێوی نیە و بارانەکەشی هەیە بەڵام لە کوردستانی کێشەی ترمان هەیە ڕاماڵینی خاکێ بەهۆی لافاوەوە یان بەهۆی هەواوە کە بەتایبەتی لە هاوینانە بەتایبەتی لە ناوچەی گەرمانە بەهۆی ڕاماڵین ئەمان هەمووی ئەکرێت یعنی لە ڕووی دراسەوە بە ئاسانی دەستنیشان بکات باشە ئەم دیاریکردنە جگەل لە ئەوەی کە ئەبرێتە تاقیگە و شکاری بۆ ئەکرێت و پشکنینی بۆ ئەکرێت بۆ خاکە دەکرێت بە چاو بزانرێت کە ئەم خاکە بە پیتە یاخود گونجاوە بۆ کشت و کاڵیان بابەتێکی ڕاستە هەندێک ئەوە زانی نەک بزەبت ئاوە بەڵام بە سەیری بکەیت ئێمە یعنی خەڵکی ڕووک و جەنەبدان بەشتە مەسەرەن بڵێ نەها خەڵکی عامیشان خاکێکرێت دەسەڵێ ئێمە خاکێکی ڕەشە بۆ نمونە خاکێکی بە پیتە یان ئەو خاکە خاکێکی زەردە ڕاستە لە سا هەشتای بۆ سانەوەی ئەو قسەیە تەواوە بەڵام خۆ بەس تەنها ئەوە نییە موادی ئۆرگانیکی تیابێ نەبێ صفاتی فیزیکانیشی تیابێ ئەسا خاکی سلێمانیش لە زۆر شوێن ڕەشە بەڵام زۆر بەکەڵ نایە بۆ کشتتوکاڵکردن بۆ چکە کانزایەکی تایە پێڵێن کانزای ڤێرمیکولایت ئەبێ هۆی ئەرزگە قلیشەبێ ئێمە زۆربەی سلێمانی زۆربەی شوێنەکان بۆ نمونە سلێمانی باسەکەین لە بەروی خاکەکی ڕەشە و جگە لەوەش ئەو معدەنی تایە ئەو معدەنە بێتە هۆی ئەوەی کە ئەرزگە قلیشە بێت یەک وشکە بێت زوز وشکە بێت دوو سێهەم طبقەیەکی ڕق وەکو چیمەنتۆی لێدێ هەر ئاوەکە لێ بڕێ دوای یعنی ڕۆژێک کەمتر ئەوە یەکسەر ئەبێتە طبقەیەکی بتە و دروستە بۆیە خەڵکی ماڵان ئێستا زۆربەی بۆ مەساحەتی گەورە نە بەڵام بۆ حەدیقەی ماڵان خاکەکە دەرەوە و خاکێکی ترە خەنە شوێنی کەوابوو تەنها بەچاو ناتوانین ئێمە تەحدید بکەین بڵێ بەچاو ئەتوانین زۆر شت لێبی من بەتایبەتی ئەگەر کەسێ پسپۆڕ بێ لە مەجالەکە ئەگەر کەسێک لە مەجالەکە پسپۆڕ بێ سەری خاکەکە بکە زۆر شت لێ تێگا بەڵام یەکلایکردنەوەی
ئەو ئیشانە ئەوێ لە تاقیگە بکرێت. باشە کاک دکتۆر کە باس لە تێکچوونی خاکەکەین با باس لە لایەنە مرۆیەکێکین ئەو لایەنە مرۆیی کە دەبێتە هۆکارێک بۆ تێکچوونی خاک چیە یانی ئێمە ڕەنگە و کوپسپۆران ها زۆرش نەزانین بەڵام هەندێک شتە بیستین بوون ئەمەی کە خاشاکە کرێتە ناو خاکەوە ئەمە ڕەنگە کاریگەری هەبیان ئەوە تا بینایەک دروستەکەن لەسەر زەویەکی کوشت و کاڵی ئەمە هەر کاریگەری خراپی هەیە یان جوتیارێکە کە لە شوێنێکە کوشت و کاڵەکە ئەڵەن ئەمە کوشت و کاڵینی ئەمەش خراپەیان ئەوە تا چەند جارێک هەمان کوشت و کاڵەکاتەوە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تێکچوونی خاک بڵین دەستێکی مرۆییە دەستخۆش زۆر ڕاستە سرنجت بۆ شتێکم ڕاکێشە ینی کە خاک ئەوەی کەوتت کێڵان ئێماڵین کێڵان زەڕورە ڕاستە بەڵام ئەزانی ئێستا ئەگەر لە خاکێکە ئەگەر باران کەم بارێ باشتر وایە نەیکێڵیان کەم بیکێڵی بۆ چکە کە خۆی کەم باران بوو یعنی باران نەبوو بۆی سەوزایی دروست بێت و هەروەها بای ئەو ناوچەیە هی بەهێز بوو چەند ئەو خاکە جوتی بکەیت و هەڵی کێڵیتەوە شی بێتەوە زیاتر خاکە ڕامەڵێ بۆیە لە ڕاستی باشتر وایە لەو شوێنانەی کە وشکە ساڵی تایە بێت یان دیاردی بە بیابانبوونی تایە و کەمبارانیە باشتر وایە یعنی بڵێ کەمتر بیکێڵیت و کەمتر یعنی ئەو خاکە هی نەکەیت با بڵێن زۆر بۆ قوڵەوە هەڵنەوەشێتەوە ئەم نەکێڵێ یەکێکی تر لەو هۆکارانی کە بەڕێزت وت مرۆڤ بڵێ مرۆڤ باسی ناو شارت کرد شعاری ئەم ساڵی 5/12 بۆ ڕۆژی خاک ئەوەیە کە خاکێکی تەندروست بۆ شارێکی یعنی شارێکی تەندروست بە خاکێکی تەندروستە و پێیوەستە ئێستا شارەکانی ئێمە بەداخەوە زۆر جار مڕاحەتیەوە ناکرێت سەوزایی تیا بنرێت بۆ نمونە خانوویەک دروستێک لە 25 بۆ لە 30 ئەبێ سەوزایی بێت لە مەساحەی خانۆکە ئەوە ناکەن نەک ئەوەش ناو شارەکانیشمان ناکرێت هەموو یەکرێت بە بینا هەموو یەکرێت بە کۆنکریت شاخەکە ئەوڕێتەوە بۆی پرۆژەیەکی لەسەر بڵێ هەندێک جار ئەو شاخە ڕەنگە هەرچەند شاخ هەر جوانە ئەگەر هیچی لەسەر نەبێت بەڵام هەندێک جار ئەو شاخە یەکێک لە جۆرەکانی خاک ئەوەیە ئەو ئەرزانە بەردەڵانین بە هیچ شێوێک بە کەڵکی ئەوە نایە زراعەتی تیا بکە یعنی بەردەت بە تەبیعەت وایە بەردە یان خاکی دارستان ئەکرێ استفادەی لێ بکرین بۆ بینا بەڵام لەگەڵ ئەوەیە تۆ ئەبێ سەوزایش وەکو نسبەی کە باسمان کرد ئەبێ ئەو سەوزایەشی تا دروستکەی کە ڕاست ئاڵێن ئەو بە کەڵکی زراعەت نایەت بەڵام تۆ خۆت کە بکردە بیناهەیە ئەتوانیت خاک بێنیت و ئەو ڕێژە سەوزایە بکەیت ئەجا دار بڕینەوە لە ڕاستی ئەجا کشت و کاڵکردنی موادی قڕکەری دەرمانەکان بەکارێنە بۆ ناو خاکە و شەوێتە هۆکارێکی زۆرش دروستە بێ بۆ چکە لە ڕاستیە زیندەوەری ناو خاکە خۆی ئەساسی ئیشەکەی ئێمە زیندەوەران دروستێکە زیندەوەرە خی گەورش کە ئەم زەوی دروست کرە و لە 4 بۆ 5 میلیارد ساڵ پێشێت هەر میلیاری ساڵ یعنی تقریبا 3 ساڵ 3 میلیارد بۆ 4 یەکەم کائینات دروست بووە زیندەوەرە وردەکان بوون دروست بوو یەکەم جار قەوزەکان بوونە قەوزە زۆر وردەکان کە دروست بن کەواتە ئەو زیندەوەرانە زۆر گرنگن بۆ دروستبوونی سوڕی ژیانی ئێمە ئەگەر ئەو موادانە بەکاربێنی ئەو موادە قڕکەرانی کشتتوکاڵیانە بەکاربێنی هەبێتە هۆی لە ناوبردننی ئەو زیندەوەران و دواتر خاکەکە ئەوەستێ لە ڕاستێ لە ژیان دکتۆر بەتایبەت بۆ جوتیاران ئەم پرسیارە ئەستەکەم گرنگ بێ دەکرێت جۆری خاکەکە کە دەبرێت بۆ پشکنین بڕیا بدا لەسەرەوەی چ بەرهەمێک لەم خاکەدا گونجاوە بۆی بچێندرێت و کشتتوکاڵی تیا بکرێت یان نەخێر ئێمە بڕیار ئەدەین کە چیتیا کشتتوکاڵ بکرێت و بچێندرێت ئەخە ئێمە کێن پسپۆڕەکان کە دوای فەلاحەکە بۆمانێنێت و ژوتارە بۆمانێنێت ئێمە دەستنیشانەکەین طبعا کشتتوکاڵکردن هەموو ئیشێک شارەزاییە یعنی زۆر خبرای سەخت خەڵکی فەلاح هەیە شارەزای لە ڕاستی لە مەجارەکەی خۆی ئابڵە شارەزایی هەیە لە ئیشەکەی خۆی بەڵام وەکو باسمان کرد مختبەرەکە زۆر مهمە بۆ ئیشە ئێمە لە زۆربەی زانکۆکان یەکەی ڕاوشکاری پێڵێن هەیە بەداخەوە مەسەڵەن بۆ نمونە ئەبێ حکوومەت ئەوەی هەبێ کە مەسەن کەسی حوزی ئاو دروستەکات مەزرعەیە دروستەکات ئەبێ شاهدەیەک لە زانکۆیەک و لە شوێنێکە بێنێ کە ئەم عەرزە عرزێکی مۆسوقە و ئەم ئەرزەی کە بەکارێنێت فحسی بۆ کراوە بۆ فلانەشت بەکاردێت بۆی زۆر جار ئەبینین کشتتوکاڵەکرێ بۆ بەشێک فعلن بۆ لەگەڵ ئەو ڕۆکە نایەت هەندێک ڕۆکەکان لە پیئچە لە ڕێژەی خوێ لە ڕێژەی توخمە خۆراکیەکانە هەیە ئێستا هەندێک ئەرزمان هەیە ئێمە بۆ نمونە مەنتەقەی لای خوڕماڵە ئەو ناوە زیاتر گۆگردی زۆرە ئەکرێت استفادەی لێ بکەین بۆ مەسەرەن بۆ ئەو ڕۆکە مزرەمانیەکان زیاتر کە حەزیان لە گۆگردە بۆ نمونە ڕەنگە ئەو مزرەمانیانە لە شوێنی تر بەکەڵک نەیەت باش نەبێت دانەوێڵەیەکان وەکو گەنم و جۆ ئەوانە ئەبێت لەو شوێنانە بکرێت بۆ نمونە کە ئەگەر
با بڵێن سومکی ئەو خاکەش کەم بێ یعنی قەدەکەی کەمیش بێت مشکلەیەکی نییە بەڵام بۆ دارستان ئەوانە نابێتەوە لە شوێنێک بیکەی کە مەسەلەن بنەکەی بەردەڵانی بێت ئەوە جگە لەوەش تخمە خۆراکی ترمان هەیە کە ضرورن بۆ هەندێک ڕۆک بۆ هەندێک خۆڕۆکیش زۆر ضرور نییە بۆ نمونە برنج یەکێک لەو نەباتانەی کە زۆر حەزی لە سیلیکای لەبەرە بهێتەوەی دانەکەی دنکەکەی ڕقبێ و ئەو قامشەشی کە لەسەری دروست بووە قەدەکەی ئەو شەڕقە بێت ناشکێتەوە بەڵام ڕەنگە ئەو سیلیکایە بۆ نەباتێکی تر بۆ هینێکی تر بەهێز نەبێت مەسەڵەن ڕەگەزمانەیە کۆبڵت بۆ پاقلە گرنگە بەڵام بۆ نەباتی بۆ شوێنێک تر ڕەنگە گرنگ نەبێت ئەنجا هەندێک نەباتات بەکاربێنین بەو نمونە پاقلەمانەکان خۆی سەرچاوێکی زۆر گرنگ بۆ دروستکردنی نایترۆجین و یۆریا ئەکرێت لەو شوێنانەی کە تومە خۆراکی کەمە ئەتوانین ئەو ڕۆکانە تیای بەکاربێنی باشە کاکتۆر ئەوەی زانیاریت هەبێ و بەرکەوتنت هەبێ لەگەڵ جوتیار لەگەڵ ئەو کەسانی کە لە خاکە کشت و کاڵەکەن تا چنێک هوشیاریان هەیە لە کاتێکا ئێستا زۆر پێشکەوتن هەیە زۆر دەتوان ڕسوود لە تەکنیکە تازەکان ببینێ بۆ بابەتی کشت و کاڵ ئەتوانین بڵێن جوتیاری ئێمە ئەو هۆشیاری هەیە جوتیارمان هەیە نمونەیە جوتیارمان هەیە شارەزان لە ڕاستیە بەڵام کێشەیەکی ئەساسیمان هەیە خۆی تەقان ئێمە وڵاتی کشت و کاڵین مشکلێکی ئەساسی ئێمە ئەوەیە ئەوەی فەلاحەیوێ بۆی ناکرێت یعنی ناچێتە سەر بۆ نمونە ئەوێ شتەکانی بۆ نمونە یەکێک لە هەرە ئەساسی ئیشەکان ئەوەیە کە تۆ ئەو بەرهەمەی ساغ ببێتەوە کە ساغ نەبێتەوە اندفاعی نامێنێت تەحفیزی هاندانی نامێنێت بۆی کشت و کاڵ بکە بۆ نمونە ئەگینا لە ڕاستیە فەلاحەکان حەزەکەن بەڵام هەندێکیان نەوەڵڵا هەندێکیان بەپێی ئەوە ناڕوان یعنی ئەش بینیت یعنی چکەن بە شێوازێکی نازانستی ئیکات ئەڵێ بەرهەمەکەم کەمە بەرهەمەکەی کەمە لەبەرەوەی بە شێوازێکی نازانستی کردوری هەندێک جار هەندێک تێچوویت ئەوێت بەڕاستی چونکە بۆ نمونە شێوازی ئاودان شێوازی ئاودان ڕەنگە ڕۆکێک بۆ ڕۆیکی تر بگۆڕێ نابێت و هەڕێگا تەقلیدێک ئاو بخەیتە سەری هەم ئاو بەسەر ئاوێکی زۆر بەفی ڕۆدەی و هەروە ڕۆکەش بۆ شێوازە سوودی لێ نابینێ هەندێک فەلاح هەیە بەڵێ بەڵام ڕێژیان کەمە هەندێک فەلاحمان هەیە بەڕاستی نمونەیەن زۆر باشن حەزیان لە ئیشەکەیە خۆی گرنگ ئەوەی حەز لە ئیشەکە بێ بەڵام زۆربەی هەرە زۆری ناوەڵە بە شێوازی زانستی نیکە کاتە جوتیارێک کە هەموو ساڵێک هەمان بەرهەم ئەکات و سێرکا زەرێکی زۆر ئەکات و بەرهەمەکەی بەرەو لە ناوچوون ئەچێت ئەبێت پشکنین بۆ خاکێکا بزانێت چی گونجاوە بووی بڵێ طبعا شتێک هەیە لە کشت و کاڵە نابێ هەموو ساڵێک باش وایە هەموو ساڵی هەمان بەرهەم نەکەیتەوە ئەمە یەک دوو شتێکی پێڵێن خولی کشت و کاڵی ئەبێ سێ ساڵ بۆ 4 ساڵ جارێک ئەو زەویە بخەوێنیت هیچی تیان نەکەیتەوە لەبەرەوەی بەهۆش بێتەوە بۆ خۆی ناوی ئەو ئەرزە هەر خواردن هەر تومە خۆراکی ئەبێ دەم خۆش ئەبێ استراحەتێکی پێ بکە و وەکوتشمان خاڵی یەکەم ئەوەیە مەسەن ئەمساڵ کردت بە گەنم ساڵێک تر بیکە پاقلە بۆ نمونە بیکە بە نیسک ئەم چووکە پاقلە و نیسک و نۆک و ئەوانە ئەمانە نایترۆژین بۆ ڕۆکەکە زیادەکەن و ئەبێتە هۆی ئەوەی توخمە خۆراکی باش بۆ ڕۆکە زیاد دەکات و ئەو فەلاحەش کە هەموو ساڵێک بۆ شێوازە ئەیکات ئەگەر هاتوو گۆڕانکاری لە سیستەمی هەمان بەرنامج بکە هەمان تەبان هەمان نەتیجە بێت باشە کاکتۆر بە ئەماژە بە قڕکەرە کیمیایەکان و ئەو بابەتە کشت و کاڵیان چۆن کشت و کاڵۆز حەزەکەم ینی کاریگەری لەسەر خاک دروستەکە بەکارهێنان ئێمانە تا چەندێک دروستە ئایا ئەکرێ بەکار بێ بەڵام هۆشیاری لەگەڵا بەکار بێ بۆی کە زەرەر بە خاکە نەگەێنێ ئەکرێ بەکاربێت بەڵام ئێستا تەوەجوهەکە زیاتر لەوەی لە ڕاستیە پێڵێن لە ناوبردنی بایۆلۆجی مکافحەی بایۆلۆجی لە هەمووی باشترە طبعا ئەمە کۆنە بەڵام بەداخەوە ئێمە کێشەیەکمان هەیە لە ئێران خەڵک نەتیجەی سەریع ئەوێت یعنی حەزەکات کەڕاتە بۆ نمونە ئینسانیش ڕۆت لێ نەخۆش حەزەکە عیلاجێک وەرەگەر ئەگەر ئازارشکێنیش بێ هەرە و دەقە چاکی کاتەوە ئەیتر دوای ئەوە چیە بێ کێشەی نییە لا ئێمەش وایە فەلاح ئەمە سیستمە لەسەر سیستم کە نەچی تۆ دەرمانی بەکارێنی ڕاستە قڕکەریەکات ئەو دەقە هەمووی لە ناوبات بەڵام زەردی هەیە ڕۆکەکەش وردە ناوبان نەخێر ڕۆکەکە تووشی نەخۆشیەکەکە ڕەنگە دوای بڕاتە جستەمان و بە ئاسانی لی دەرواز نەبیت بۆیە هەندێک جار هەیە ئێمە مکافحەی بایۆلۆجی زیاتر بەکاربیێنین باشترە هەندێک جار هەندێک مێروو بەکارێنین بۆ لە ناوبردنی مێروویی تر بۆ نمونە زۆر جارەواکرێ بەڵام لا ئێمە ئەوە بەکارێت زۆر خراپە و زۆر جاریش بەداخەوە ئەمە ئاڵێم لە سنوورەکانمانەوە لە مەرزەکانەوە کە دەرمانێک دێت دەرمانی قڕکرە دێت با دەرمانی قڕکەرەوەش بێ ئەبێ یەکەم سەڵاحیەتی هەبێ ئەبێ ئەمانیشی هەبێ فتری ئەمانیشی هەبێت ئەبێ جۆرعەکەشی بزانێ ئەبێ ئەوە نەبێت یعنی تەسیری لەسەر کاریگەریەکەی لەسەر مرۆڤ
زۆر ببێت بۆ نمونە بۆ شێوازە بەڵام ئەوانەی کە دێن بەداخەوە زۆر جارەوەنی زۆر جاش ئەبیسین شتی هەواڵی ناخۆش ئەبیسین زۆر جار بەهۆی دەرمانەوە خەڵکی سەرکی ئاژەڵ یان مرۆڤ بەڕاستی ساڵانە بەهۆی ئەوە بەکاری بووە بەکارهێنانی دەرمان شتێکی تا بکرێت تەندروست نییە بەڵام ئەگەریش کرا ئەبێت لە ڕاستی سنوورگی کەم تای بەکاربێت هەم خاکەکە خراپەکات و هەم کشت و کاڵەکەش. کاک دکتۆر ئەو تێکچوونەی کە زۆر لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی خاک دەبێتەوە چ جۆرێکی تێکچوونە؟ تقریبا ئەکرێ بڵێن دوو بەشە کوردستانی تقریبا ساتە دوو بەشی سەرەکەی بەشێکیان کە ناوچەی گەرمیانە تەطبعا ناڵێن گەرمیان تەنها ئێر لای حتا نزیک هەولێرش و بەشێک لە کەرکووک و ئەوانەش ئەو منتیقانە هەمووی ئەوە زیاتر کاریگەری ئەو شوێناوە ئەو شێوازە جیاوازە لەگەڵ ناوچەکانی تر ئەو شوێنانە زیاتر کەمبارانی وای لێ کات ئەو خاکە هەڵبۆشێتەوە بە تایبەتی لە هاوینانە ڕەشەبای بەهێز دێت و ئەو خاکە داماڵێت ئەیکاتە تەپوتۆز بەڵام لە ناوچەکانی تر کێشەی ئەومانەیە کە مەسەن بارانی بەخوڕ ئێسە یعنی ئەوەیە کە مەسەن بارانی کەم ئەبێت بەڵام بەخوڕشێ بێ سەریعشێ بێت زۆر بێت جۆز جارە بێتەوەی ڕاماڵین و ئەو خاکە داماڵێ لەگەڵ خۆی ئەو چینە بە پیتەی کە لەسەر خاکەکەیە هەیە ئەیبات لە هەردوو شت خاڵێکی تریشمان مشتەرەکەی لە هەردوو لای ئەوەیە کە مرۆڤ خۆی ئەبێتە هۆکارێکی سەرەکی لە ڕاستی بەداخەوە کە بڵین نسبەیەکی زۆر مرۆڤە لە ژینگەکە زیاتر کاریگەری هەیە ئەوش ئەوەیە کە مەسەرەن زۆر جار خاکێک هەر بزانێ کە مەسەرەن بەرهەمی کەم بۆ تۆ یا کەمباران بوو ئەو لەو شوێنە ئیتر تەرکێکە نابێت تەرکیکەی ئەبێت تۆ محاولەکەی سوودی لێ ببینی ئەگەر بە ئاوی ژێر زەویش بووە بەڵام بە شێوازێک کە ئەو شوێنە بژێنیتەوە چکە ئەومان لەبیر نەچێت ناوچەی سەوزایی تەڕی ئەبێت هۆی ئەوەی کە هەوروش دروستێ بێت لەو ناوچە ئەو ناوچە ڕێژەی ئەگەری بارانبارێنیشی تیا زیاتەکات. باشە کاکتۆرمە بکەم کۆتا پرسیار پێشبینیەکان چیم بۆ داهاتوو چی بکەین بۆی کە بە ماوەیەک ینی بە پلانێکی مۆدا درێژ پارێزگاری لە خاک بکەین؟ لە ڕاستیە ئاڕاستی یەکەم ئەبێت لەسەر لە حکوومەتەوە بێت لە وەزارەتی بۆ نمونە وەزارەتی زراعە و نەک تەنها وەزارەتی زراعە زانکۆکان و بەڕاستی ئەو شوێنانش کە شوێنی جێبەجێکارن ئەبێ ئەو راپۆرتانی کە لە زانکۆکان و لە توێژنەوەکان دەرەچێت کاری پێ بکەن سوودی لێ ببینێن و ئاڕاستی بۆ بکرێت بۆ نمونەیەکێک لەو خاڵ گرنگانە بەندا و دروست بکرێت بۆ ئەم بارانە بچووکانە بە ئەم بەندا و بچووکانە زۆر گرنگ بەنداوی بچووک بێتیان ناوەڕاست بێ ئەگەر پێویست بە بەنداوی گەورە لە هەندێک شوێن گوامانە بەڵام ئەکرێ بەنداوی بچووک و بەنداوی مامناوەند دروست بکرێت و بۆ ئەو ناوچانە سەوزایی بکرێت یەک دوو داربڕینەوە کەم بکرێتەوە و جۆری کشت و کاڵەکە لە ڕاستیە کشت و کاڵێ بێت تەنها بۆ ئەوە نەبێ تۆ بەرهەمت هەبێت ئەبێت تۆ بۆ خاکەکەش خاکەکە سەوزگی خاڵێکی تر ئەوەیە ژینگە و خاکی ناو شار ئەبێ بە شێوازێک بێکەن سەوزایی زۆر بێت و ئەو خاکەی کە هەمانە هەمووی نەکرێت بە کۆنکریت وەکو خاک سوودی لێ ببینین. دەست خۆش بێ سپاس بۆ دکتۆر سالم نیعمەت پسپۆڕی خاک و ژینگە خوشحال بین